پێشانگەهەکە کارێندەستی و بازارکردنێل دهۆک. دەبێت پێشانگەهەیەدا نزیکی 100 کچ و کوڕێن ئاوارە و پەنەبەر و خواجەهێن دهۆک بەشدار بووینە کوژلای ڕێکخراوە DRC دانیمارکی و بە هەریکاریە دراوی یا ڕێکخراوە GIZ یا ئەڵمانی و ji bo piştevانîkirina şiyanên gencan û dîtina delîvênkarî hatiye rêxistina. Supasiyarek xerawê dikin bû bo delîvit baş de nevan genca û bişin rêkovan delîva bine xudancih û şûlê xulê encam den. Bele. Karê min ew e ku ez tiştê siruştî çêkim, berhemê siruştî wekî bû pîstî ve û pirçê vegerê dayîne. Wekî şampû, mualecet pirçê, zeyt, krîmet pîstî, sabîn ev tiştet hene. از مواد کوزماتیکه و کار دستی گلا از بجداری به پیشانگه بوم او جی بهاری کاریا منظمه DRC گله هاری کاریا مکر کو ام بشین کاری خوب پتر برفره کن هر واسه از بشه آنلاین المال از کارت کم مواد مجدر به ولات دبی و ترکیه و بریتانیا و حتی آلمانیا جی ام طلبت کن بس منظمه بو اگر هندک کو ام پتر بشین شولی خوب برفره کن و دلیوت کاری پتر دانمه و ام سپاسیوان جید کن. سەرپرشتێ پرۆژەژی و وەسابەحسێ گرنگی و ئارمانجا پرۆژێ دەکات. مارکت لینکج ئیڤنت یاخود ئیڤنتی بەستنەوە بە بازار دامەزراوە یاخود لە ڕێگای ڕێکخراوی DRCەوە ئەنجومەنی دانمارکی بۆ پەنابەران بەڕێوە دەچێت. ئەم پرۆژەیە لەلایەن حکوومەتی ئەڵمانیەوە یارمەتی دراوە لە ڕێگای ڕێکخراوی GIZ ئەڵمانیەوە بۆ ئەنجومەنی دانمارکی بۆ پەنابەران. ئامانج لەو پرۆژەیە یارمەتی دارایی لە هەمان کاتدا یارمەتی تەکنیکی کۆمەڵێک خەڵکی خاوەن پێداویستیە خەڵکی کەم دەرامەتە کە ویستویانە پرۆژەی خۆیان هەبێت کاری خۆیان هەبێت تەبەن ئەوانە بەشێکی زۆریان بێکار بوون بەشێکیشیان ئەو پرۆژانە بوون کە ویستویانە فراوانی بکەن ئێمە یارمەتیمان داون. بەشداربووین وی پرۆژەی بۆ دەمێ چەندین ڕۆژە پشکداری خۆڵەکە ڕێکخراوە دانیمارکیدا کراوە ji bo çawaniya karkirinê û dîtina delîvên karî û ev pêşangeha jî derfeteke ji bo dîtina delîvên karî. Ev rêkavê pêşangehê nêzîkî 100 gencên aware û penaber û xwecihên dihokê dibine xudan kar û dê delîvên karî bi wan êne dîtin û daxwaz dikin ev cûre pêşangeh berdewam bin ku pitir gencên bêkar bi rêgavan rêxirawa bine xudan karên xwe yên taybet. Şêrokxedir Kursal News Duhok.